ئەوانی پێویستیان بۆ جۆرە نەشتەرگەریە هەیە کەم و دەگمەن و ڕەنگە هەندێک نەخۆشی تر یاخود دووچاری کەمبوونەوەی توانای بەگری جەستە ببنەوە، بەڵام دوجار بەهۆی کاری تیمە پزیشکەکانەوە دەتوانن ژیانێکی ئاسایی بژین وەک هەر مرۆڤێکی تر کار بکەن و گەشت بکەن. هەنگاوێکی زۆر گرنگە بۆ ئێمە چونکە دەبێتە هۆی هاندانی هەمووان بۆ سەرکەوتنی زیاتر. هەر بۆیە چاندنی دەست چارەسەرێکی باشە بۆ ئەوانەی ئەندامێکی جەستەیان لەدەستداوە. کاریگەریشی بۆ هەمیشەیی لەسەر ژیانیان دەبێت. زۆرینەی ئەوانەی ئەندامانی جەستەیان لەدەستداوە ناتوانرێت نەشتەگەری چاندنیان بۆ ئەنجام بدرێت، بە تایبەت بۆ دەست. لەبەر ئەوە بۆ چارەسەری ئەو گرفتە قۆڵی دەستکردیان بۆ بەکاردەهێنرێت. ئەوەش ناتوانێت جێگەی ئەندامانی جەستی خۆی بگرێتەوە، چونکە هەست بە ئازار ناکات و هەروەها جوڵە پێکردنی خاو وەک پێویست نییە. هاوشێوەی ئەندامێکی تری جەستەی بێگومان ئەگەر بگونجێت زۆرینەی ئەوانەی ئەندامانی جەستەیان لەدەستداوە شێوازی چاندن هەڵدەبژێرن. چونکە سەرکەوتووە. Avant c'était blanc, il n'y avait pas de poils qu'on poussait, il n'y avait rien. Parce qu'on avait tout rasé, même moi on avait tout rasé de A à Z. On ne peut pas dire les mains aussitôt après la greffe, c'est impossible. Non. C'est vrai qu'au bout d'un an et demi, 2 ans, ouais, j'ai dit,